کورد کە خۆی بە بەشخوراو دەزانێت لە کابینە نوێیەکەی عەبادیدا کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە ئەنجام دەدات تا پشکی خۆی وەربگرێت. بەپێی زانیاریەکانی هێنارتیش عەبادی ڕازی بووە بەوەی هەر سێ وەزیرەکە بداتەوە بە کورد، بەڵام بەو مەرجەی لە هەموو دۆخێکدا ئەم سێ وەزیرەی ئێستا بگۆڕدرێن و کەسانی تەکەنوکرات کاندید بکەن. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش ڕایگەیاند ئەوان بەردەوامن لە کۆبوونەوە لەگەڵ لایەنەکان تا بگەنە ڕێککەوتن. مفاوەزات لەسەر ئەم قەزەیە بەردەوامە زووە جارێ بۆ ئەوەی کە بڵین چۆتە ژێرباری یان نەچۆتە ژێرباری. خۆ ئێشتا ئێمە لە قۆناغەکانی یەکەمان، یعنی ئەم قسەکردنە ئەمە بوو باسی مووقیفێکە کرێ ئەگەر وا دەرچوو بۆ ئەوەی ئەمە گەرەوا دەرنەچێ ئێمە بەردەوامین لە گفتوگۆ، بەردەوامین لە ئەوەی لەگەڵ هەموو کوتلەکانە ئێمە دەستی سەرۆکاتی پەرلەمان ئەم ڕۆژکۆبوونەوەمانە بێ لەگەڵ هەموو سەرۆک کوتلەکانە بەیەکەوە بۆ ئەوەی کە ئیش لەسەر ئەم مەوزوع بکەین. وليس له مذهب وليس له انتماء. هەر بەپێی زانیاریەکانی هێنارتیش عەبادی ڕەزامەندی دەربریوە کە هەر سێ وەزارەتەکانی دارایی و کۆچ و کۆچبەران و ڕۆشنبیری بداتەوە بە کورد. لەگەڵ ئەو سێ وەزارەتشدا وەزارەتی پلاندانان لەگەڵ دارایی و وەزارەتی کار لەگەڵ کۆچ و کۆچبەران و وەزارەتی وەرزش و لاوان لەگەڵ ڕۆشنبیری لێک دەدرێن. بەمەش کورد لە کابینە نوێیەکەدا پشکی زیاتر بەردەکەوێت. پەرلەمانتارێکی یەکگرتووش دەڵێت کورد تەنها شەڕی وەزیرەکان دەکات لە کاتێکدا لە پۆستەکانی دیکەدا بەشی خوراوە. شتێکی پێوتی حکومەت و شتێک پێوتێت دەوڵەت بەجددی ئێمە لە دەوڵەتی عێراقیە کورد نییە ئێستا. 32 دەستە و هەیە ئەمان هەیە منەوە چەندێکە خەریکم تا لیستەکەم دەستکەوتووە چەندی حیزبی داوای چەندی حیزبەکانی ترەوە مکەونەتەکانی تر کورد لە دەوڵەتی عێراقیە نییە. ئێمە دەستەمان هەیە لە وەزارەت مهمترە چونکە هاوڵاتیان هەرێمی کوردستان پێویستیان پێیەتی ڕۆژانە ئێمە تەواو کارمان لەبەر تەست کراوەتەوە. هەر بەپێی زانیاریەکانی هێنارتی فراکسیۆنە کوردیەکان بە عەبادیان وتووە ئەگەر وەزیری خوێندنی باڵا و وەزیری دەرەوە نەگۆڕدرێن ئەوە ئەوانیش وەزیری دارایی ناگۆڕن. لە ئێستاشدا فراکسیۆنە کوردیەکان چاوەڕوانی وەڵامی عەبادین. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت سەرکردایەتی کورد دوو ڕێگای لەبەردەستدایە، یان گرنگی بە بەغدا بدات و یان بکشێتەوە. بەڕاستی سەرکردایەتی کورد دوو خەیاری هەیە. یەکەم ئایا پێیان وایە وجودیان لە بەغدا دەبێ حزۆران هەبێ یان هیچ ئەهەمیەت بەغدا نەمایە ئیتر تەواو نەبێ. ئەگەر بریانیان وابێ کە حزوریان هەبێ دەبێ فشار زۆرتر بێخنە سەر بەغدا، چونکە ئێمە زۆر شت هەیە لە بەغدا ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی دەڕۆن. هە لە بیدایەتی دامەزراندنی ئەو حکومەتە ئێمە حزۆرمان بەو شێوە نەبووی پێویست سنەکان ژمارە کورسیەکان زۆر جیاواز نەبوو پێین وەزیریان هەبوو ئێمە بەتەنیا سێ وەزیرمان هەبووە. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو عەبادی ناوی 14 کاندیدی بۆ پێکهێنانی کابینە نوێیەکەی دایە پەرلەمانی عێراق و مۆڵەتی 10 ڕۆژشی پێدان تا دەنگی لەسەر بدەن. لە ئێستاشدا تا دێت کات بەدەستی لایەنەکانی نێو پەرلەمان نامێنێت بۆ بڕیاردان لەسەر ناوی کاندیدەکان و بەرپرسانی کوردیش لە بەغدا دەڵێن کشانەوە لە حکومەتەکەی عەبادی یەکێکە لە بژاردەکان، بەڵام جارێ زووە دەست بۆ ئەو بژاردەیە ببەرین. تا دێت پرسەکانی ناو پەرلەمان گەرمتر دەبێت و هەر لایەن و دەیەوێت پشکەکانی خۆی لەم حکومەتە تازەیە وەربگرێتەوە. کوردیش پێشوەخت ئۆکەی وەرگرتووە کە هەر سێ وەزارەتەکەی پێ بدرێتەوە. بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا حەیدەر عەبادی تەنها لە وەزارەتەکان پشکی کورد دەدات یاخود لە دەستە و پۆستە ئەمنیەکانیشدا لە 120 بە کورد دەداتەوە. ئومێد محەممەد هێنارتی، باغدا.